کە لە وڵاتانەدا دەگیرێتە بەر کێشەی سەگی سەرچاردیان هەیە. لە کاتی جێبەجێکردنی پرۆژەکەدا خۆبەخشەکان چالاکانە دەردەتوانی ئەرکی جێبەجێکردن و ئێمەکو ڕێکخراوی پاکۆ پاراستنی ئاژەڵانی کوردستان ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە بۆ ڕاگەاندنی پرۆژەی TNR. پرۆژەی TNR تەبعاً وەکو چارەسەرێکە بۆ کێشەی سەگی بێلانە. دوای گەڕانێکی زۆر و خوێندنەوەیەکی زۆر بۆ بابەتەکان ئێمە چارەسەری گرتن نەزۆکردن گەڕانەوەمان بە باشترین ڕێگە زانی چونکە چارەسەرێکی زانستیانەیە سەردەمیانەیە دوورە لە توندوتیژیەوە کە سەگەکان ئازاریان ناگا ئەگیرن لە ڕێگەی نەشتەرگەریەوە نەزۆک ئەکرێن پاشان ژمارەیەکی تایبەتی ئەدرێت لە گوێچکەیان و کوتانیان بۆ ئەکرێ بۆی کە نەخۆشی نەگوازنەوە و ئەگەڕێنرێنەوە شوێنی خۆیان و ئەمە جگە لەوەی کە ڕێگە لە زیادبوونیان ئەگرێت. بەڕێزان TNR کورتکراوەی سێ وشەی ئینگلیزی سوودی ئەم پرۆژێ ئەوەیە کە ژمارەیەکی باش لە ئەگەر بەردەوامی بکرێ ژماری سەگەکان کۆنتترۆڵەکات و وەکۆزانی لێستاە ژمارەیەکی زۆر لە سەگەکان بڵاو بوونەتەوە ژماریان ڕۆژ بە ڕۆژ بەرەوزیاد بوونە. ئەم پرۆژەی ئێمە ئەبێتە هۆی تەنها کۆنتترۆلکردنیان نابێتە هۆی قات و قڕیان کەمکردنەوەی ژماران تەنها کۆنتترۆلی ژمارانەکە لە باتی ئەوەی لە گەڕێکێکە دەسەک هەبێ و هەمویان بچکە بکەن ئەو کاتە لە گەڕەکەکانە بۆ نمونە ئەگەر هەر سەگی نەزۆکرێت دوو سەگی هەر ئەمێنێتەوە بچکەکە بەم شێوەیە ئیسفادی ئەوەی هەیە کە ژماری ئاژەڵان بە شێوەیە کۆنتترۆلەکە. الویر کاری ما دارتاشیه شولی درگه هم بکن دست پیکا شولی ام قیاساتین اینو کبس کن و لیک دین مرحله نه درگه هات بنا سه مرحله که هم کبس کن و درست کن مرحله دی هم سر دبل کن سبخت کن مرحله که هم بین گیرید دین و وکی شولی ویر شولی که لاو هم کن یعنی داری مجدر وقتی سبخه کالا و سیارانه نفسی شولی ترکایه شوله که پاکجه و جانب ریکوپیکه شوله دوهی که شوله که باشه یعنی شوله که لاوت تکرین شوله وای پاکجه یعنی قال جا من خاني الدفع كرين يعني هذا الشغل هو راضي وسعرية واجد مناسبة نكوا بهند جرانن بار بك يعني هم تهدينا دف من حوالو برادرتين يعني شغل هو قال كي لاو اشتكي نمونات كانوا هاندران ئەوڕۆ زۆر دڵیان خۆشەویستکە 20 ساڵە چاوەڕوانی ئەو ڕۆژەی ئەو ڕۆژە مێژوویەکە ئەو ڕۆ هاتۆتە دی زۆر سپاسی هاندەران دەکەین کە ئەو زۆر بە دڵ بە گیان هانی یاریزانەکانیان دەدا بۆ سەرکەوتن بۆ پلەیەکی کوردستان ئینشاءالله ساڵی ئایندەش ئاوا ئاهەنگ دەجێڕین بۆ خولی ناوی کوردستان. ئێمە جمهور یاریزانی ژمارە 12 بەڵام لە دەرەوەی ساحە ئێمە کە چەندە پاڵپشتی یانەکەماکەین زیاتر بەرەو پێش دەڕوە ئەو ساڵ گەشتین بۆ پلەیەک ئینشاءالله ساڵای داهاتوو بۆ پلە نایە بوو بەرەو پێشتر ئینشاءالله.